ئەوڕۆ لە مەراسیمێکی گەورەی لەناو ئاپۆڕای قوتابیانی پۆلی 12 ئامادەی چوار ئەندامی ناوەندی هەولی ڕێکخراوی قوتابیانی کوردستان چوار قوتابی خولی سەرکەوتنی پۆلی 12 ئامادەیمان خەڵات کرد کە نمرەکانیان 93 96 95 96.67 بوو. ئەو چوارە قوتابیە لە ئاهەنگێکی گەورە و جەماوەریدا ئێمە خەڵاتمان کردن، ڕێزلێنانمان لێگرتن کە ئەو قوتابیانە ئەو نمرە بەرزیان بەدەستێناوە. ئێمەش لە خولی سەرکەوتنی پۆلی 12 ئامادەیی ساڵانە بە کۆمەڵێک پرۆژە و بە کۆمەڵێک کاری ناوازە بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەی خزمەتیان دەکەین. ئەم ساڵیش لە چوارچێوەی خولی سەرکەوتن کۆمەڵێک سمیناراتی بواری گەشەپێدانی مرۆیی و کۆمەڵێک مامۆستای باش و بە ئەزمونمان ئامادە کردووە کە خولەکە دەڵێنەوە. ئێمە هەموو بابەتەکانمان هەیە، پۆلی 9 پۆلی 12 و خولی پەروەردەی منداڵانمان کردوتەوە لە ناوەندەکەمان و خولی زمانمان کردوتەوە. ئەو خولانەکە خزمەت بە قوتابینێک و قوتابی پێویستی پێێتی لە پشووی هاوینە خزمەتمان کردوون. خولی سەرکەوتن خولێکە بەڕاستی خولێکی گەورەیە و زۆر قوتابی سوودی لێ دیوە و هیوادارم من و چەندین کەسیکە لە هەولێر و لە دەوروبەری لەو شوێنانێک کە ڕێکخراوی قوتابیان هەیە سوودی لێ بینن و هیوادارم ڕێکخراوی قوتابیان پەرە بسەنێ و لەگەشت شوێنەکان تر هەبێ بۆ ئەوەی هەمووان سوود لە خولی سەرکەوتن ببینن.